جگە لەوەش کەسایەتی بەهێز سیفەتێکی دیکەشی هەیە، ئەویش ئەوەیە کە تووڕە نابی، واتە خێرانیە لە تووڕەبوون، بەڵکو کۆنتڕۆلی هەستی تووڕەبوونی خۆی دەکات، کۆنتڕۆلی هەستەکانی تووڕەبوونی خۆی دەکات. تووڕەبوون نا بەو پێوەرە ئینسانەیە کە هەموو ئینسانێک تێیدا هەیە، چونکە هەموو بڵێڵەی هەموو ئینسانێک نسبەتی تووڕەبوونی تێدا هەیە. هەتا پێغەمبەر دروردی خوای لەسەر خۆی تووڕە بووە. مەسەلا ئەو کاتەی کە وەحشی ئیمامی هەمزەی شەهید کرد، پێغەمبەر دروردی خوای لەسەر پاشەوەی کە بۆ موسڵمان لێی تووڕە بوو، تەنانەت دەیگوت لەبەر چاومون بە. تووڕەبوون بەو مانە پەروەردەییەکە نا، بەڵکو بۆ مانایە کە ئەتوو دەنگ بەرزکەیەوە، هاوار بکەی، بەرچاو تاریک بی. ئەوە تووڕەبوونێکی ناپەروەردەییە و نیشانەی کەسایەتی بەهێز نییە. چونکە کەسایەتی بەهێز لەسەرخۆ ئارام دەدوێت، هەمیشە مەودای دڵی لەگەڵ کەسی بەرامبەر زۆر نزیکە. بۆیە دائیمەن هەوڵ دەدا شتەکانی خۆی بە حەکیمانە چارەسەر بکە، بە گفتوگۆ چارەسەر بکات، چونکە دەزانی کەسایەتی بەهێز تێدەگا لەوەی تووڕەبوون چارەسەری بابەتەکان ناکە، بەڵکو کێشەکانت زیاتر دەکا، بەڵکو بەرەو ئاقارێکی خراپت دەباتن. جا یەک لە سیفەتەکانی دیکەشی ئەوەیە تووڕەبوون ئەوە هیچ کە کۆنتڕۆلی هەستەکانی خۆی دەکا، بەڵکو کۆنتڕۆلی تووڕەبوونی هەستی بەرامبەریش دەکا. ئەوەی باز ناکەین کە مەسەلەن بۆ نمونە ئەوە هیچ کە پێشەرمە لە بەرامبەر خەڵکیدا تووڕە بیتن، چونکە کەسایەتی بەهێز پێشەرمە لە بەرامبەر خەڵکیدا تووڕە بیتن، بەڵکو باسی ئەوەش دەکەین کە بزانە سیفەتی یەک لە سیفەتە جوانەکانی ئەوەیە کە کەسایەتی بەهێز کۆنتڕۆلی هەستی بەرامبەر دەکاتن لە تووڕەبوون، نایڵی تووڕەبوونی کەسی بەرامبەر کەم دەکاتەوە. واتە دەزانی کەسی بەرامبەر بە چ شتێک تووڕە بووە و چۆن ئارامیشی دەکاتەوە، ڕێگە نادا لەوە زیاتر تووڕەبوونەکەی سەر بکێشی. چونکە تووڕەبوون شتێکە هونەری تێدا نییە، هەموو کەس دەتوانێت بای خۆی تووڕەبی، هاوار بکەوە، هەموو کەس دەتوانێت. هونەر لەوەدایە کاتێک کە ئەتوو هەستی تووڕەبوونت زۆر بەرز دەبتەوە، بەڵام کۆنتڕۆلی دەکەی، ڕێگەی نادەی دەرببڕی. ئەوە یەک لە خاڵەکانی سیفەتی کەسایەتی سەرکەوتووە.